ئەو کۆدەی لێ دەدەین بە بەرنامە پێ دەرێت چ ڕۆژێک لە دایک بوو لە چ دەوڵەتەکی هاتی ئێستا ئەو راغە تورکیا. کاک شاو دەمێت پێم بڵێم ئامێرەتی بەدەستەوە چ ئەسپێکیش لەم پێشبڕکیانە بەشدار دەبێت؟ ئەسپی عەرەبی و ئینگلیزی و ئینتاج مەعەلی و هاوردنە لە تورکیا و لە ناوەخۆ و هەموو جۆرە ئەسپەش تێدایە پێ کاتێ لە سێهدا. باش ئەو ئامێرە چیە بەدەستەوە؟ ئەم ئامێرە کۆدەکدا دەندرێ لە بۆ ئەسپانە مەسەلەن لە عێراق بیتن یان لە تورکیا بیان هاوردەبی هەر دەوڵەتێک بیتن هەر دەوڵەتە و کۆدەی خۆی دادەنێتن. ئێستا و ئەسپا ئەو ماینیا تورکیا کۆدەکەمان دەداتێ ئەو کۆدەی لێ دەدەین بە بەرنامە پێ دەرێت چ ڕۆژێک لە دایک بوو لە چ دەوڵەتەکی هاتی ئێستا ئەو راغە تورکیا پێ دەرێت چەند سیباقی کردی و کوڕی چێ و داک و بابی چێ ڕەسەنەکەیت پێ دەرێ و ئەمەش لە کۆدی عێراق کۆدمان هەیە خاصی عێراق عینەن هەمان شتمان پێ دەرێت لە چ ڕۆژێک لە دایک بوو چ خینەکە ئەسپەکە چ بابەتەکە. ئێستا ئەو ئەسپا عەرەبی تورکیا لە هەدەی خۆی دەڕۆ لەگە خینی خۆی دەڕوە و مستەورەدیش ئینگلیزی تۆر برێت یعنی هاوردێ ئەمان کۆدی هەیە بەس کۆدەکانیان جدوایە. باشە کاکشاو ئێستا ئەگەر ئەسپێک کۆدی نەبێتن بەشداری لەو پێشبڕکێ دەکا؟ ئەگەر تەسجیل نەکرابیتن نەخێر بەشداری ناکە هەر شو بەچی لێ کرابیتن کە لە مستەورەت بیتن هەن هەمان خین نەبیتن ناتانی بەشداری بکاتن. ئێستا ئەسپی ماوانەی لە نادی ئەسب سواری و لە دووەلیەکان غاریاندەیە شەریعە و کۆدیان لۆ دادەنین بەو شەرتەی داک و بابیان دیار بیتن. یعنی بزانین لە چ ڕەسەنەکە و لە چ خینەچیە هەر ئەسپەک داک و بابی دیار ناتانی بەشداری پێشبڕکێ ناتانی تەسجیلی بکە. ئێستا واهۆی عالەمی هەیە ئێستا و ئەسپانەی ما ئێستا مەسەلەن ئەگەوانەی کۆدمان لۆ داناینێ یعنی داک و بابیان ڕەسەنیان دیارە بسم لە هەر دەوڵەتەکی بەشداری بکەم لە هەر نادیەکی بەشداری بکەم هیچ دەوڵەتێک ناتانی برێ و ئەسپا نەناسراوە یان نایناسین یان ڕەسەنەکەی نازانین لۆ ئەمە بەگچکەی لە نادی هەولێرێ کۆد دادەنرێتن. ئەو کۆدا تەمەنی بستە هەر تەمەنەشی بستە هەر دەوڵەتەکی لێبدە دەزان ئەوە سپەی عراقیان ئێستا ئەمە تورکیا بستە هەر دەوڵەتەکی ئەو کۆدا ئەو جیازە پێت دەرێتن لێت دەی کە ئەو راغە تورکیا و لە تورکیای ڕاهاتیە و ئیمەش هەر عێراقێک بستە هەر دەوڵەتەکی پێمان دەرێکەوە ئەسپا عێراقیان عراقی. باش کاکشاو باسی شتێکت کرد کە سیمکارد لە بەشی ملی ئەسپەکە دادەنرێتن دیوی باڵێن بن پێستەکەی ئەمە بۆ گواستنەوەیان لە فڕۆکەخانەش کێشەی نابێت هیچ کێشەی نابیتن وەک کتاب و پاسەپۆرت و هەم کتاب و هەموو شتی لۆ دادەنرێتن هیچ کێشەی نابیتن. ئەو شتە لە بۆن دێرکرایە کە عێراقیش وەشی دەوڵەتەکان هەر ئەسپەچی پێگەیان هە بەرهەمەکی هات کە دیار بیتن ئەو شتا ئینتاج عێراقە.